كالتوري ما تحسيني تشوار الرواية تجنا بتشوفين ساعات وشارك خود الزاني بابتك شيء كم تزيادة دواء وبليش تشوف دواء مناقشة زور سپاس اون بانکشتا من بیانیه آتم تاریخ موسی 556 لسر فلسفه زانست و کلدی و جیاوازی من فلسفه زانست و سودو ساینس مثلا بانکشتی با عام باسی فلسفه زانست و زانسته کارکردوش لکوتش باسی که شورش زانستی یکم یعنی سرتا باسی dawn of modern science سرتای زانستی نوی زانستی که بیشتر دست بیکن philosophy of science falsifiability and pseudoscience یعنی بزندن زبزانست باش سبازی باشه وصلت falsifiability and pseudoscience یعنی بزندنی تئوری که بزندری و زرزانست خب کار باسی که دیدکشن و اندکشن رزنین که کاملا فلسفه زانسته قیاس استقرا ولو کتایش باسی چون شورشی زانستی تعارض یعنی چون تئوریا گوره و چون شورشی زانستی تعارض و پیاسو پنجاه و شموسی میانی هست کنه با اما هرکی نوازیه یکی کم یکی اما وی بیاگی من حسين رابي ما وصلت عن سليماني بس فوري كم كوانتم ميكانيكا انا بيولوجي وجور شوين انا جورج كار فيزيكس فيزياء تولي وقت بس فوري تلجمو درس كردوش بقشتي كدين زانسا يتلو بوارا وتارنوسم وتار ورق جرام ام بكل دي من الانجليزي اللي او كلا بريك النيوان زانستی اکادمی هایو نراو مجتمع هولم فردی لو جوری کسانی اما یعنی فسفوری کم وشیوازه تئوریکال فیزیکس فسفوری ازمونم هاي لا بقشتي كدني زانس ودنوريني زانس وزماني السادة بتايبتي لفيزياء وبيولوجيا وشوينا داونو مدرسة يعني براين بربياني زانست علمي كيزور مش معرفة كيزور وياها. بنو كاتوا قبل لا درس أنا كان يفقهات الجنوب يعني بيش أويك لإيمان تو ماركراو ومان هي أوش تاريخ لنا أشكو تكانا بالجماعون أنا أشكو تكانا هني إن بالجماع بما أنا كم هو في سنة تاني تو ميدي كتوي تزور معرفة كي بقولوا سيناني كلا سدي واري أشكو تكانا يزورش نبوي جريتو. يعني ما آينا بينين هنر بينين أو كسلك أو ينانيان كدوا أو بينانيان كدوا هنيجي هنا المندانة كدوا يعني هذا هنا بكبير مسج يبقى يعني بيان يبقى يعني نا هولي داول جوان كاري تيابكا هنا المندانة كاري كدوا يعني هنا تيابين دي بزاقي ولا ما كادش مسج يا بيانك يا خبرك يا وجايك يا بو بينانة جريتوا أول قالوا في سنتين تومن كلمة اللي بشري وقت كان هنا تشمل هي لا باش كثير ما باش هذيك عيننا تبارك حملوا الى نعمه هزار صاروا بيشا كان هذا صاروا بيشا اما ناشتني مردود عندنا او الى مربسه تاعنا كما اماجي بزور بيرو باور ناشتني مردو اماجي بزور بيرو باور كاكلي او يعني عين هي عين هنا تقريبا هاو تاعيكل بلام فلسفة زور ميتنا فلسفة بالكنوي بروها معرفيتي تلي بشرة ك بالكنوي بشرة لا تبينك شو بزولك هاتو تعالى ولا مو مجتمعنا لتشاينا وحتى أمريكا يبارشوا أمانة إما بالكنوي بشرة بينين برجع جورا وجور بلام أويك وكو يستكاني وكو برايم ترى معرفة بشرية وكو لا ترى معرفة بشرية توني مرة قلت كيلا يوناني كون امبراطوري ساعتها كان امبراطوري روما وجور شويان ويوكتا يستاهل بلام لنا أم لقنا معرفة بشرة كإنا كفلسفة لقي كتاب بناء فلسفة سبشتية نتشرو فلسفة كأرسطو بناء إنتيو يعني بناء الله هذي أو لقيها بناء فيجاري أو لقيها رقصاني سلفي أو لقيها أو بيركنوية لفلسفة
چیە لەسەر سروشت و ئەم نەچرال فیلۆسۆفیە نەچراوە بەڵام پشت لە ئەزمون نابەستی قوتابخانە بە قوتابخانە لە دیۆرانی کۆنەوە هاتووە هەتا سەردەمی گالیلۆ لە سەردەمی گالیلۆ ڕووداوە گالیلۆ کەسێکی زۆر تایبەتی بوو ڕەخنەگرێکی جددی فەلسەفەی یۆنان بە تایبەتی لەو لەقاب بوو کە بەرکەوتنی لەگەڵ سروشتایە یعنی ئەوێ شرۆڤە سروشتایان بڵێن لێکدانەوە بە ڕووداوەکانی سروشت بکە قسەی فیلۆسۆفیەکانی ئەهێنا لەگەڵ خەڵکی ئاساییە باش یعنی ئەو کاری کە ئێستا هەموو مانانێکی یعنی بەگشتیکردنی زانست ئەو شتێک کە بڵێن بەگشتیکردنی ماناپی ئەو کاتە ئەچوو لە چاخانەکان ئاماسیە کرد توزانم لە شوێنە گشتیەکانە باسی قسەکانی ئارەستویە کرد وە گاڵتەی پێ کرد و خەڵکی ئاسایی عەقڵی ئاسایی لەو گفتوگوانە بەشداری پێ کرد و لێرەوەیە شتێ دێتە ئاراوە ئەویشەوەیە فەلسەفەی سروشتی ئەگۆڕێ فەلسەفەی سروشتی ئەگۆڕێ فەلسەفەی سروشتی یا ئەو قسە فەلسەفیانە کە باسی سروشتەکە دام کاتێک بەهاپەیاکە کە لەگەڵ واقعە لەگەڵ خودی سروشتەکە بگوندێ مثلا بە سەعات لە فەلسەفە قسەیان لەسەرەوە کرد کە مثلا ئەسب چەندیانی هەیە یەکێ سیانزی هەیە یەکێ چواردی هەیە مناقەشەیان هەیە بەبێ ئەوە کەسێکی بیبژێرێ نەکەوە کە وەڵەن ئەخڵیان پێی ناشکا بیبژێرن نا ئەسڵان بڕوایان بەوە نەبوو کە فەلسەفە ئەبێ ئەزمون بکرێ فەلسەفە لە میشتینی ئەوانە عەقڵی پەتی بوو ئەبێ عەقڵ خۆی پەی بۆ شتە ببە بەڵام گالیلۆ گۆڕانکاری گەورەی دروست کرد یعنی هێنای نەچرال فیلۆسۆفی بەستەوە بە ئەزمونەوە بە ئەزمونی ڕۆژانەوە و لێرەوە بەرەبەرە شتێکی مهم هاتە ئاراوە کە ئیتر بەشەر نەیتوانی چاوپۆشی لێ بکات تەکنەلۆجیا بۆ تاقیکردنەوە تۆ پێویستە بە ئامێرە بۆ تاقیکردنەوەی هەرچی وەرتر ئامێری هەرچی وەرتر و پێشکەوتەتر و پێویستە ئامێرەکان بەرەبەرە ئەهاتنە خزمەتی بڵێن کایەکانی ژیانەوە کایەکانی ژیانەوە خەڵک بەکارهێنێنە وەلێرە ئیتر ئەمە بوو بە شتێکی گرنگ لە ژیانی مرۆڤە و ناوی ساینسی هێنرا هێشتا لەسەر ناوی لەسەر فیلۆسۆفی بوو بەڵام ئیتر بەرەبەرە بوو بە لقێکی جیهان لە معرفی بەشەری و بوو بە ساینس بەم شێوازی کە ئێمە بینین ساینس وەکو چەکەرە داخلی باسی ئەو شتاکەم چەکەری زانستی چییە و شۆڕشی زانستی چییە زانست وەکو چەکەرە ڕاستە لە ئەمپراتۆری ئیسلاما هەبوو لە ئەو کارەکانی کە لە یۆنانی کۆناکرا ئەو کارانی کە ئەرخمێدۆس و ئەمانە ئایان کرد ئەمانە هەمووی زانستی ئەمانە هەمووی چەکەری زانستە زانست زەمانە دێتە ئارایەوە کە گالیلۆ ئەم مێتۆدە داهێن ئەم مێتۆدە بەرەبەر فەلسەفەیەکی دەستێت کە پێڵە فەلسەفەی بە چ شتێ تۆ ئەڵێی زانست ئێستا باسی فەلسەفەی زانستەکەین بە چ شتێک کە تۆ ئەڵێی زانست ئەما دەرێتەوە بۆ گالیلۆ و پشت بەستن بە تاقیکردنەوە تۆ کاتی ئێمە هەر کەسێک کاتێ باسی شتێکەکە کە تیۆریە داهێنی تیۆری هەموو کەس دەتوانێت دابهێنێ تیۆری چییە؟ هەنە گریمانەیە سەرەتا تۆ هەنە گریمانە قبوڵەکەی ئەڵێ ئەمانەتان قبوڵە ئەم جار دێنی بە مێتۆدی عەقڵی یا بە مێتۆدی وەکە فەیلسوفەکانی یان بە مێتۆدی بیرکاری ئەڵێ کە ئەمەت قبوڵە ئەتۆ خۆ ئەم ڕێزۆنەنگی من ئەم بەڵگە بێژێ منیشە قبوڵە ئەگەر لەسەر مێتۆدەکە ئەم بەڵگە بێژێ منیشە قبوڵە کەوا بوو وەرە دەرەنجامیشان من دەرەنجامەکە ئەم دەرەنجامانەی لێکردێتەوە ئێستا ئەمە لە سەردەمی گالیلۆ بیرکاری یا مەتمەتیک لە جدی فەلسەفەی گرتەوە لە چی لەو بەڵگەبێژیە کە بۆ ئەوە کە ئامانگەیەنێ بە ئەنجام لە تیۆری بریتیە لە چی کۆمەڵە گریمانەی سەرەتایی کە هەموو کەسێ لانیکە هەموو کەسێ لەو کۆمیونیتیە لەو مجتەمەعا کە لەسەرەوە کارەکەن ئەمانیان قبوڵە پەسەندیان کردووە ئەم جار دێنی بە پێی پرۆسەیەک یا بە پێی مێتۆدێکی بەڵگەبێژی تر دێنی چی لێکەی دێنی پێشبینی پێکەی پێشبینیەکەت پێشبینی فڵانشتی پێەکەی ئەو پێشبینیت کە کرد ئەم جارە چێ تاقیە کرێتەوە هەر ئەوەی کە گالیلۆ کردی
دێنی تاقیەکەیتەوە ئەزمونیەکەی لەگەڵ سروشتە لێرەوە ئالێرایە فەلسەفەی زانستێکی خۆی پەیاکە چ شتێ زانستە چه تێۆریە زانستە چه تێۆریە زانستی نییە ئەو تێۆریەی زانستیە ئەمامان گەڕێنێتەوە بۆ شتێکە لە سەدەی بیستەمە داهێنرا زۆر لەم شتانە نوێن یعنی مەسەڵەن کە باسی فەلسەفەی زانستەکەی سەرەتاکانی ئەوەیە بەڵام زۆر شتی نوێیە فالسیبلیتی توانای بەزاندن یعنی ئەبێ ئەو تیۆریە شتێکی تیا بێ کە بکرێت لەو ڕێگەوە بیبەزێنی توانای بەزاندنی تیا بێ بیبەزێنی فالسیبلیتی شکستی پێ بهێنی بە تاقیکردنەوە شکستی بێ هیچ تیۆریە پڕ ناکێ ئەمە تەبعا کارل پۆپەرە کە توانای بەزاندنی تیا بێ هەر تیۆریە نەکرێ ببەزێنرێ وهي تيوري نية وتيوري علمية أكيد تيوري بي بلام تيوري كا علمي نية لأنه يفاسبليتي تتعرى وكا فاسبليتي تتعرى وأم جار مثلا هل لو اختام لو صدقك كارل بوبر لو تكدر أشانه ويقول دو جانا تيوري زور جرين لا جرين صدق يستمش لا على أبوه كي تيوري كي ماركس بو كباسي بلاين الشواذ فرسانيكو وكان ببي ايكونوميك واماناها وهيك تيوري فرويد بو بس خودك يعني هيك كان من تيوري زانستي نعلم بكالجري نعلم بكالجيزي انا من الزانستيني شو قلنا كلي ببزيت اما ناتواني بهيج رقيه اما ببزيت اول شيء كاريجري شيء زور جرينجا تيوري ريجي انشتاين تئوری رژه اینشتین رژه گشتی لسالی 1919 پروف کرد سلبیان کرد چون اینشتین خود رژه‌ای که ده هنر بود که اکربم رژه تئوری که من فشار بیابی تئوری که یواله روناتی که تکلم پال تنی که گوره و تیا پره بارستایی گوره و تیا پره اچمیته و یه بارستایی گوره کانه مکو مثلا استیره کان بارستایی خور أو أستيراني كيما بروجة أستيرينا كرونا تخورنا يعني بس بالشوا أستير كان لشون كان يخويا نابي يما شلون بزانين رونا خور أو أستيرانا خور أو خدي خور أو رونا أستيرانا كان يوبو يما دي أتشمينتو يما نزيك خور يما باش يجي ما يخور لخور جيرانا أو تركه لخور جيراني مثلا شو هاتو شوية أستيرك جاري كردو خوري ديال خورني شوية أستيرك جاري كي أمزا روجا روج تو أستيرك نابي بلا ما قال روجا كبيجي خورا كبيجي شيء أبين كي بلا خورا كده شوية خويتي ومن أجل كلمة ودي بقال خورتي أبرة كوابو أبيو من أجل شميته أبيو من أجل شميته يعني كشميته معناه أوي أستيرك بروجا لشونتي خويا نابي لولا شو لشونتي خويتي بروجا لشونتي خويا نابي والرك أوي بيش بيني كندو دو تيم يكلا أفريقيا الجنوبي كلا أمريكا الجنوبي كانت يقرمي جنگ جهاني يكما أصله تاريخ النواقع تيم إنجليزي تيم كان إنجليزي بود أم تيم إنجليزي أنا قصدي أنشتاين السلمية هل تاني استكاني قمان هاي الرسالة وداتاني أوان هناك بلام شوكا بروسيكي سياسي جرين لا على دابو تيميكي ألماني تيميكي بريطاني دوتي بريطاني أتشن هالسنغاندن بو تيوري كابراج ألمانيا كان بين بريطانيا وألمانيا شربو زور جرينجيان بوردكاريا كندا كوتيان سلمى وقسكان شتاين راسنا خوي جرينجي زوري بياكل بلام استكاني زانين ببي أو هنانا أو إنسترومنتاني كأو كاتبو ناكري أو بدقيقي وين بجارد بيه بلام إسا أو بوما سلمى أو إسا أوشتا سلمى هاشا أنشتاينو كاجوش كبيرامود كأوانا علين تيوري كتوراستا أو تي خوما زاني دي أوان بيلن خوما زاني راستا دام مسلم لنا كار لجل كاريجري أم تاخيك النواب بتولدي لجل كاريجري أم تاخيك النواب وهاتيا تيوري زانستي ببي أما حسن قادري بوكا وقتی که على تئوری که مارکس زانستیه آواله لتئوری مارکس على كجيش بلوتكي كوموني جاي بلوتكي استعماري.                                                                                                                  عم جار كومونيزم بتاعنا عملوا هو الباوشتر الميدا
ئێسەکانیان کرد دوو گوێنە بێنیتەوە لە ئەمریکا بوویدا لە ئەوروپا بوویدا چ دوو گوێن بهێنیتەوە یەکێ ئەوەیە کە مەبەستی ئێمە لەم سەرمایەداریە ئەو سەرمایەداریە نیە وەکو قسەی ئیسلامیەکانی کردن مەبەستی ئێمە لە ئیسلام ئەم ئیسلامە نییە بەستی ئێمە لە سەرمایەداری ئەم سەرمایەداریە نییە یەکێتریش ئەوەیە کە ئەوان شتێکی تری شەڕێن ئەڵێن سەرمایەداری خۆی ڕێگەی گرتووە کە لەوە کۆمونیزم بێتە ئاراوە بەچی بەو سۆشیاڵی کە لە ئوروپا هەیەی کرێکان پێویست بەوە ناکە شۆڕش بکە ژیانی دابینە زاوزی خۆیەکە ژیانی ئاسوودەیە تۆ شۆڕش بکە ئەم دوو هۆکارە هێنەوە باسیەوە ناکرد کە ئەو نە تیۆریەکان لا پیرۆزە باسیەوە ناکرد کە تیۆریەکەمان هەڵەیە ئەسڵ دینەکەمان هەڵەیە ئەساسە گریمانەکەمان پشتمان بە هەنێ شت بەستووە کە ئەو دەرەنجامی لێ ناکەوێتەوە دەرەنجامی تێنانی ئاڵۆزی مرۆڤ و ئاڵۆزی مشتەمە و بڵێن شتی ئەکۆنۆمیان کەسێکە لە دەرەوە سەیری ئەو مۆزوعاکە وای بینێ بەڵام کەسێکە بڕوای بە مارکسیزم هەیە لەوانەیە وانێ بینێ ئەوە بانەوە یەکە مارکسیزم بە کەڵک نییە ئەوە بۆ بەهۆی ئەوە کە ئەو سۆشیالە لە ئوروپا بێتە ئاراوە لە ترسی ئەو شۆڕشەیە لانی کەم شۆڕشکە ئەگەریش مجتەمەعی کۆمۆنیستی دروست نەکردا ئاژاویە نایەوە ئەوە بوو لە جیاتیەوە سەرمایەداری ئوروپایی لە جیاتیەوە ڕێگە بە برسیەکان دزی لێ بکەن خۆی برسیەکانی تێرەکە بۆ دزی لێ نەکەن ئەوەی کە لە ئوروپای ئەوەیە ئەمە یعنی بڵێن ئەم یەکی تریشەوەی کە هین بڵێن کارل پۆپۆر ئەڵێ زانست نییە ئەوەی فرۆیدە چونکە ئەڵێ بە هیچ ڕێگەی ئەمە ناتوانین ئەو شتانی ئەو هەڵسەنگێن کە ڕاستە یان نا بە هەموو باراتەکە ئەکرێ ڕاست بکرێ زۆر شتی درووناسیە ئەکرێ ڕاستێ ئەکرێ ئەڵێ خود ئەو خودەکەی کە کەسێ تاوانبارە بەدوای هۆکارەکەی بگەڕێ کەسی کاری باشەکە بەدوای هۆکارەکەی بگەڕێ هۆکاری شێ کەسی کاری باشەکە کەسی کاری خراپەکە یعنی ئەم خودناسیە کە لایەنی فرۆیدا هەیە ئەو بە علمی نازانێت چگەڵێ ناتوانێت هەستا تۆ هۆکارێکی بۆ هەر شتێک بگەڕیتەوە ئەو ئەکرێ ڕاست ئەکرێ ناڕاست یان هەنە شت هەیە کە مەسەلەن تۆ مەسەلەن ئەستێرەگەری ئەم ئەستێرەگەریە سەردەمێ لە هینا سەردەمێ لە علم بوو بەشێ بوو لە علم کەسا کەسێکی وەکو کیپلێر ئەستێرەگەر بوو ئەنی ئەو بەرجۆرجی خوێندەوە بەڵام لە پاش کارەکەی خۆی شێکرد بەڵام ئێمازانین ئەو قسەی کە ئەستێرەگەرەکانەڵێ بە هیچ شێوەیەک پرۆف ناکرێت ئەو ئەستێرەگەرەی کە گزاکتن یا بە وردی پێشبینیان کردووە هەموویان سەریان پەڕێنراوە ئەوانە مانەوە دەرباز بوون کە زانیویانە چۆن وشەکان بە شێوازێ بەکاربێنن کە نەکرێ بسەرمێنرێ نەکرێ بسەرمێنێ بۆ هەموو بابدۆخێک ڕاستە یعنی شیاوی بەزاندن نییە شیاوی دووبارەکردنەوە یا شێوازی بەزاندن نییە شتێکی تریش کە لێرا دێتە ئاراوە شتێکی هەرە گرنگ ئەویش ئەوەیە تیۆری هەرگیز ناسەرمێنرێ هەر بەبێ بیرباوەڕی هینە بێ ئەو فەلسەفەی کە کۆپەر بازەکە ناسەرمێنرێ تەنها چیەکرێ ئەبەزێنی پوچە بکرێتەوە هیچ تیۆریە ناسەرمێنرێ پوچە بکرێتەوە هەرێک گریمانەت هەیە هەرێ پێشبینیەکە چی پێشبینیەکە تاقیکەیتەوە کە پێشبینیەکە تاقیکردەوە ئەمە بەمانەیەوە نیە سەرماوە لەوانەیە ڕاست بێت لەوانە ناڕاست ئەگەر ڕاست بێنی بە کاڵکە تۆنی بەکاری بێنی وەکاری دواتر ئەگەر ناڕاست بوو ئەم تیۆریەکە کرێ بفرین یعنی بڵێن هینی بۆ کرێ بڵێن یا لە چاک بکرێ هەندێک چاکیەکەن ڕۆزی مۆدیفاییەکەن چاکیەکەن و هەندێک جاریش هەر لە بنشینەوە فڕێدەن ئێستا ئێمە جیاوازی سودۆ ساینس ساینسمان زیاد کردەوە زانست و سەر زانستمان زیاد کردەوە کە چی ئەوە دیارێکە کە چی ساینسە چی زانستە چی زانست نییە ئەو فالسیفیبلیتیە یعنی بڵێن ئەو توانای بەزاندنەیەتی ئەو توانای شکست پێهێنانەکەیەتی ئەمە ڕێگەکەیەتی هەنێ زەرەزانستیشمان لێرە باس کرد کە ئەوەی کارل مارکس بەپێی کارل پۆپۆر زەرەزانستە خودناسیەکەی فرۆید زۆرجارێک زۆر کەس تێرەکە ئەنی مەسەلەن تۆ زۆر خۆشە ینی مەسەلەن ئەو خود فرۆید و ماناکەی شانێش لە خۆ تا دۆزیتەوە بەڵام هیچ گۆڕانی دروست ناکە
هیچ پێشبینیی پێ ناکرێت سام بڵێن ئەوە تۆ بۆیە وای ئەوە دایکە لە مناڵیە شیری ناویتێ ئەوە نازانم مناڵی ئەمە ڕاستی بەڵام کەچی ناتوانێ و بسەلمێنی کە وایە وەنا علمەکە بەرەو پێشەوە بە علمەکە بەرەو پێشەوە بۆ ماناکە شتی نوێ لێ بکەوێتەوە ئەوەی کە لە دەروونناسیە شتی نوێ لێ بکەوێتەوە ئەو پێوانانەیە کە بەبێ ئەم تیۆرە نوێیانە ناکرێ کە بەشێکی زۆری پشتە بەستێ بە هین بە فیزیۆلۆژی جەستە ئەوانەیە خەریکە گۆڕانکاری دەبێت کە مەسەلەن تۆ چارەسەر بۆ زۆر نەخۆشی دەرونی دۆزراوەتەوە وەکو سکیزۆفرێنی بە حەب چارەسەرکە کۆنترۆڵەکرێت لانیکەم کۆنترۆڵەکرێت نەخۆشی دەرونیەکان لانیکەم بە دەرمانی کیمیایی و فیزیایی و جۆرەشتانە کۆنترۆڵەکرێت ئەمیش بە چی کراوە بە تاقیکردنەوە ئەزمموی ڕۆژانە ئەزممون لەسەر جەستەی مرۆڤ لەسەر سیستەمەکانی مرۆڤ هاتووەتەوەرەوە کە ئەو حاڵەتە دەرونیانە کۆنترۆڵکرا بەڵام بە خۆتی دەروونناسی فرۆید تۆ بە هیچ شوێنە ناگەی با تۆ لە ئێستەکانێک کە حەزی لە جگەرە کێشانە چونکە لە مناڵیە دایکە شیری نەیاویتێ ئێکەچی دوایەوە چ دایکم بێتەوە شیرم ناتێ تەرچەکە شاید ئەمە ئەو باشەی هەبێ بەڵێ بڵێن بە دایکەکان بڵێن هەرەزە شیر بەمە مناڵەکانتان بەڵام جا شتێکی ترێنن دوای ئەگەر کێشایەوە بەڵێن هەڵ بۆ کلیگەی یعنی ئەنواع ڕێگە هەیە کە بۆ ئەوە کە تۆ خۆت دەرباس کردەوە کە یعنی بڵێن أنا بخاطر بس ميزان السنة. أنا أوي موت درو الناسي أمره بس بأزمونة بس بو هنا أنا بس وش أنا بس بأزمونة روجانا بس فيزياء وكيمياء بس بو يعني بلين پیش بینی رفتاری مروف اگر برن درو الناسي بو پیش بینی رفتاری مروف رو بتشاوبی پیش با پیش با أزمونة زانستی پەتیە بەستێ بەشی هەرزوو بەڵام ئێستا بی لەسەر مۆزوعێکی تر deduction and induction ڕزنن یعنی بڵێن قیاس و ئیستقرا یعنی بە عەرەبی نازانێت ئیستنتاج و ئیستقرا نازانێت بۆ ئینداکشن کوردیگارە بێن ئیستقرا بەچاربێ هەرچەند ئینداکشنەکە و ئیستقراکە لای من یەک هەست دروستەکەم چونکە هەردووکە نائاشنان بۆ من یعنی وەکو وشە هەردووکە زۆر نائاشنان قیاسەکەیش هەرەوەیە قیاسەکە لەمانە پێوان نییە شتێکی ترە ئیستنتاجەکە تاڕادێ خۆشترە شتێک هاوارێ بەڵام deduction and induction لا هنا يعني لديدي فلسفية كوكو فيلسوفي كاي زانستكا زانستكارەکان هینی بڵێن ساینتیفیک ڕزنن یان بڵێن بەڵگەبێژی زانستی ڕێزین ئەوە کارهێنانەوەی زانستی بەکارهێنن بۆ دیاتە سروشتەکان ئەم ساینتیفیک ڕزنەنیانە ئەم ساینتیفیک ڕزنیانە یان بۆ کارهێنانەوە زانستیانە یکی دیدکشنه یکی اندکشن دیدکشن چون مثلا هەڵێن مثلا بۆ نمونە بڵێن هەموو فەڕەنسی حەزی لە شەرابی سوورە هەموو فەڕەنسی حەزی لە شەرابی سوورە کابرایەکە لای پیێریش فەڕەنسیە کە بۆش حەزی لە شەرابی سوورە دوو دانە ستیتمنتمانەیە دوو دانە گوزارەیە بۆ لە ستیتمنت دوو دانە دەربڕینمانەیە دوو دانە ڕستە مەسەلە دوو دانە گریمانی سەرەتاییمانەیە ڕێنجی هەموو فەڕەنسیە حەزی لە شەرابی سوورە باشە پیێریش فەڕەنسیە کەوا بوو پیێریش حەزی لە شەرابی سوورە ئەمە نمونەیەکە لە قیاس نمونەیەکە لە دیداکشن یعنی تۆ کۆمەڵێ ڕستەی گریمانی سەرەتاییت هەیە قبوڵت کردووە
ئەمجار لەمەوە دێی پێشبینیەکە کۆمەڵێک گریمانەت هەیە ڕوو گریمانانەوە دێ پێشبینیەکە ئەمە قیاسە یا دێداکشێنە جا گرنگی ئەم دوو بژنێسەکان لە شۆڕشی زانستیە پیشان دەدەم ئیتر ئینداکشێنە ئینداکشێن چییە تۆ تەبەقەی هێر گەورەیە باشە دڵت پیسە هێرکانە بیکوڵێنی بێ بە مناڵەکانی یانە ئەوێ تاقیبەدان ساخی یا ساخی دی یەکەم و دووەم یەکەمە شوێنی بینی ساخە دووەمە شوێنی ئەبینی ساخە سێمە شوێنی ئەبینی ساخە چوارەمە شوێنی ئەبینی ساخە پێنجەمە شوێنی ئەبینی ساخە ترەڵی هەمی ساخە حکمێکی گشتی حکمەکەش عاقلانەیە و دروستە معقولە ئەم گشتی ویداک تووستی چوار بەڵام ئەمە هیچ ئەوە ناسەلمێنێ کە حتمەن کە تۆ تا پێنجت ساخ و شەشەمی ساخ بێ بەڵام ئەمە لە زانستە بەکاردی ئێمە هەموو ڕۆژێ بینی خۆر هەڵدێ بەڵام ئەمە بە هیچ شێوازێک گەرنتی ئەوە ناکە بەیانی خۆر هەڵدێ عینەکە ئێستەقراییە بە هەموو تەمەنی خۆمان و باو باپیمان هەموو بەیانی بینیمانە کە خۆر هەڵدێ و ئێتر گولامان بوو بە ئاسایی کە هەموو بەیانی خۆر ئەبی هەڵدێ علمیە قسەکە عەقلانیە علمیشە بەڵام هیچ گەرنتیەک نییە بۆ ئەوە کە فەلسەفیە هیچ گەرنتیەک نییە بۆ ئەوە کە بەیانی خۆر هەڵدێ شێوە خۆر ناتەقێتەوە مثلا بۆ هێرکەکان زۆر بەزاقی دیارە ژیان ئەو تۆ تەبەقەی هێرکەوێناوە ئەو پێنجێکی کە لەوێ داتناوە ئەوە گەرمای کەمتری بەرکەوتووە لە گۆشەیەک گەرمای کەمتری بەرکەوتووە ئەوانە خراپ نەبوون ئەیامەکانی تر پس تۆرە و پێشدەرەوە کە تاقی کردو ئەکری پێنجەکە بە ڕاندۆم هەڵبژێری بۆ ئەوە ئەو ئینە نەیەڵێ ئەو گومانە بەڵام لە هەر حاڵە گەرانتیەوە ناکە کە حەتما شەشەمی خراپە ئەگەر تۆ پێش شەش مناڵە هەیە مناڵی یەکەم و کوڕی چاکە مناڵی دووەم و کوڕی چاکە مناڵی سێهەم و کوڕی چاکە مناڵی چوارەم و کوڕی چاکە ئەمە کە یەکی تۆ بینێ جەنابی بینی و چوار ئەو پێش مناڵی بینیوە هەمووی چاک بوون ئەوە بە هیچ مانایەوە نییە کە شەشی مناڵیشی چاکە ئەوانە شەشی مناڵ چەتە بێت یعنی هەموو ئەمانە هەیە یعنی بڵێن ئەمە بەس مێتۆدی زانستیە لە زانستە ئەم ئینداکشن و دیداکشنە زۆر بەکاردێت باو گەڕینەوە بۆ بێژی زانست سەدەکانی ناوەڕاستە شۆڕشی زانستی ویدا کارەکانی گالیلۆ ئەمانە دەستی پێ کرد بەس ئەمانە لە خۆ نەهاتوو چەکەری زانستی پێشتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەمپەراتۆری ئیسلامیە بەبەر فراوانی هاتووە ئارەوە بەڵام شۆڕشی زانستی نەهاتە ئارەوە یعنی بیرکردنەوەی زانایانی موسڵمان لە چوارچێوەی بیرکردنەوەی یۆنانی کۆن دەرباس نەبوو بەڵام چەکەری زانستی زۆر هەبوو لە ئیبنی هەیسەمەوە لە گالیلەوە لە فارابیەوە لە ئیبنی سیناوە لە ڕازیەوە ئەنواعی شتیان دۆزی بووە ئەنواعی بیرکردنەوە هاتووە ئارەوە بەڵام شۆڕشی زانستی نەهاتە ئارەوە ئەمە بۆچی شۆڕشی زانستی نەهاتە ئارەوە بخۆم بۆچونێکمە چێتە دەرەوەی ئەم باسە لە باسی ناکەم بەڵام ئەمانە بەهۆی شەڕەکانی سەلیبیەوە شەڕی خاشپەرستیەوە کە بە سەدەکانی ناوەڕاستە هاتە ئاراوە ئەم علمە گوازرایەوە بەتایبەت لە تووبە بەتایبەت لە هێندسەیشە بەشێکی مەعماریەکیشی گوازرای بەتایبەت لە تووبە گوازرایەوە بۆ ئوروپا و لەوێ جارێ فەلسەفەکەیشی گوازرایەوە بیرکاریش گوازرایەوە بیرکاری بەتایبەت زۆر مهم بوو بارێکی ئەکادیمیاکان دروست بوونەوە لە ئەوروپا ئەکادیمیاکان کە لە سەردەمی یۆنانی کۆن و ڕۆما هەبوون جارێکی کە هاتنەوە ئاراوە و شۆڕشێکی زانستیە بوودا قسەیەکی زۆر گرنگی ئەم چەکەرانە چین لەبێ قسە گرنگە بکەم ئەم چەکەرانە چین ئەم چەکەرانە هەر ئەو مێتۆدی ئینداکشنەیە ئیستیقرایەیە دانە بە دانەشتەکان تاقیەکەیتەوە ئەمە ڕاستەتەوە ئەمە ئەیچێ بێ گشتاندنی بۆ ئەمە بکە کە وەلەوێوە بێ تیۆریەکی گەورەمان باتێ کە ئیتر پێشبینی پێ بکەین ئەم هینانە مەسەلەن لە
چپلێرەکانی ناوەڕاستە بەشێکی هەرە زۆری ئەوەی کە سەیری ئاسمانیان ئەگەر چپلێر کردی چپلێر پێشکردش کابرێتی کۆبراها کردەوەی شوێنی هەموو ئەستێرەکان جوڵەکانیان هەموویانی تۆمار کردبوو دواخری هەنێ یاسای بچکۆرێکی لێ هەڵێنجان چپلێر ئەمانە چەکەرەکانی زانست بوون بەڵام ئەوەی کە گشتاندنی بەمەکرد و لە حاڵەتی ئینداکشێنەوە شتێکی کەی هێنا دەداکشێنێکی کەی هێنا هەرەوە تیۆریەکی گشتگیری بە ناوی تیۆری کێشکردن هێنا هەرەوە نیوتۆن ئەو کاری کرد بەڵام هەتا ئەو چەکەرە زانستیانە کە بە پێی متۆدی ئینداکشێن دروست بوون نەبوایە ئەم دیداکشێنە ناکەیە یعنی ئینداکشێن دیتایڵە وردەکاریە دیداکشێن گشتاندن پێکردنە و گشتاوە گشتێک وەکو گشت قبول کرد سیستمێکە وەکو گشت قبول کرد ئەم جارێتر ئەو سیستەمە ئیشی خۆیەکە ئەتوانی پێشبینی پێ بکەیت یعنی مەسەلەن تۆ سەیارەیە دروستەکەی سەیارەیە تۆ بۆ دروستکردنی سەیارەیە فەرزکە کۆمەڵە شتت هەیە نازانی سەیارە چییە نازانی بەس کۆمەڵە شتێ هەیە هەستێک ئەم شتانە بخەیتە پاڵیەک ئەمانە ئینداکشێنەکان ئەم شتانە بخەیتە پاڵیەک لە کۆتاییە شتێ دروستە دێکە ئەڕوا ئێستا تۆ توانێت بەم شتەکە خەریکە ئەڕوا هەنێ ئیشی پێ بکەیت ئینداکشن و دیداکشن فەرقەکەیانەوەیە ئینداکشن دیتایڵە وردەکاریە دیداکشن لە چرکەساتێکە دێتە ئاراوە کە ئینداکشێنەکان یەکجار زۆر بێ و لە هەمان کاتە کەسانێکی هەرە گرنگی شابێ دیداکشن بە هەموو کەسێ نابێ بە کەسێ وەک نیوتۆن نەکرێن بە کەسێ وەک ئەینشتاین نەکرێن دوای ئەوە شۆڕشە لە ئارادا نییە دوای ئەوە شۆڕشە لە ئارادا نییە هەتا کەی هەتا سەدەی 19 وە سەرەتای سەدەی 20 دووبارە ئەوونە دیتایڵەکان زۆرە بن خەلەل لە ئەو هینی بەزاندنەکە هەنێ لەو دیتایڵانە هەنێ لەو وردەکاریانە هەنێ لەو ئینداکشانە ئەو دیداکشێنەی نیوتۆن ئەبەزێنن شکستی پێهێنن هەرچی چاکسازیش لە هیناکرێ لە تیۆریەکەی نیوتۆن ناکرێ تیۆریەکە لە جوانیەخە پێشی ناخەیت جوانی زۆر گرنگە لە علما تیۆریەکە قەباکە و توانێت پێشبینیکردنەکەی لاوازترەکە ئەوەیە کە لێرە بەشی زۆری ئەو کارانی کە ئەینشتاین وەکو ئەمەنی کە هێنانی وەکو هەراوبوونی کات بەڕێ خاوبوونەوەی کات گرژبوونی دی پێشتر هەموویان دۆزی بووە بەڵام نەیانەزانی چییە نەیانەزانی ئەمانە چییە بەڵام لە کەسێک دێت و لێرە تیۆریەکی نوێنێتە ئاراوە بە بێکردنەوەیەکی نەوە تیۆری ڕێژەیە هەمان شتیش بۆ کوانتم بووە بە دەوێت یەک کەس نییە کۆمەڵێک کەسن مەبەستم لێرە ئەمە شتێکی تێکە ڕۆڵی تاکە لە مجتەمع تاک گرنگێکی یەکجار زۆری هەیە مەسەلەن لە تەمان لە فەلسەفەی مارکسیزمە تاک گرنگ نییە کۆمەڵ بینوانی بەڵام گرتان ڕاستەیە باسێکاڵێ بڕۆ لە سەدەکانی ناوەڕاستە بگەڕێ سەدەی 1970 هەفتا کەس یا 80 کەس ئەوانە بدۆزەوە بە مناڵی بیان کوژا مێڕە گەورە هیچ گۆڕا لەو نایە نە شۆڕشی زانستی دێتە ئاراوە نە شۆڕشی پیشەسازی دێتە ئاراوە چونکە شۆڕشی پیشەسازیەکە ئەنجامی شۆڕشی زانستیەکەیە شۆڕشی زانستیەکە لە گالیلۆ دەست پێەکە کە تۆ بۆ تاقی کرد کە تۆ بۆ هینێ بۆ قسەیەکی زانستی بۆ قسەیەکە لەبارەی سروشتەوەیەکەی هەروە ناکە قسە پڕێبش تاقیکەیتەوە ئەوێ بەهۆی ئەوە ئامراز بێتە ئاراوە ئامێر دروست بێ ئامێرەکان بەرەبەرە پێشەکەون کە ئامێرەکان پێشەکەون ژیانی خەڵکە گۆڕێ ئەگەر ئەو هینە ئەگەر ئەو شۆڕشە زانستی ڕوویدایە بەهۆی ئەو چەند ئەو کەسانەوە کە هەبوون هیچ گۆڕانکاریە ڕووی نادات چونکە شۆڕشە پیشەسازیەکە لە ئەنجامی شۆڕشە زانستیەکەوەیە گرنگترین شتی شۆڕشی پیشەسازی کارەبا میکانیکەکەی هەیە بینی میکانیکە بەڵام گرنگترین شتی کارەبایە کارەبا تیۆریەکە شتێکە کە بەتەنڕاستە پێی ئەڵەیە بەزانست فەرقی بینی میکانیک و کارەبا و لێبارەیە یعنی تەکنیککارێکی میکانیکی و تەکنیککارێکی کارەبای تۆ ئەتوانی بچی بازاڕی فیتەرەکان بگەڕێ ئەغڵب فیتەرەکان نەخوێنەوەرە وتە لەو کۆنەکە بەڵام فیتەری زۆر چاکیش بەڵام تۆ ناتوانێت یەک کارەباچی چاک بدۆزیتەوە بە خوێنەوەری ممکن نییە
تو ببی بە کارەباچی ئاستی خوارەوە نەگازیزە و ببی بە کارەباچی ئەوێ خوێنەوەیتە ئەوە بە ئاس ئەو بە علمەکرێت کارەبا بە علمە بەڵام میکانیکی لەوانەیە بەشی زۆری هەر بە ئەزموون بکرێت هیچ نەکا هەرچە لەسەکانی فیتەری ئێستش بەشی زۆری بۆ بە کارەبایی وەلو هینە حاڵەتە فیتەرە ئاسایەکان دەچوو باش ئەوەی کە باسم کرد ئینداکشن و دیداکشن بوو وردەکاری ئەبێ بەهۆیەوە کە مەجال بۆ دیداکشن بێتە ئاراوە دیداکشن کە هاتە ئاراوە دیداکشن تیۆری دیداکشنە تیۆری بریتیە لە دیداکشێنی وردەکاریەکان قیاسی وردەکاریەکان ئەبێ بە تیۆری نە تیۆریەکە چی پێەکەی پێشبینی پێەکەی لە هەرێک چرکە ساتە هەنێ ئەینا ئەم تیۆریانە ئەکرێ شۆڕشی زانستی بەرپارکەن یعنی ئەوەنە گۆڕانکاریەکان گەورەیە شۆڕشی زانستی لێکەوێتەوە کە ئێوەلانی کەم دوو جارمان هەیە لە هەندێک بواری هەندێک فیلدە چەند جارسەرن لە ئەوە سەرەکەی ناوەڕاستێکە شۆڕشە زانستیەکە بە عامە چونکە هەمووش بەشەکانی تریشی تایە شۆڕشی زانستی لە بوارێکە بە تەنها ڕوونایە ئەوەی بێ گۆڕوەیە تماشاکەیت ئەم شۆڕشی ئاینی ڕوویداوە هەم شۆڕشی زانستی ڕوویداوە بەدوای شۆڕشی پیشەسازیەوە شۆڕشی پیشەسازی بەبێ شۆڕشی زانستی نایەتەوە ئەمانە هەمووی هاوکات ڕوویانداوە لە سەدەکانی ناوەڕاستە دوای ئەوە لە سەدەی کۆتایی سەدەی 19هەم و سەرەتای سەدەی 20م شۆڕشی زانستی دێتارەوە تەنها لە فیزیان نیە لە بیۆلۆژی دێتارەوە داروین هەر سەردەمەیە کە لە بیۆلۆژی دێتارەوە لە پزیشکیات دێتارەوە یان مەسەلەن لە کۆمەڵایەتیات دێتارەوە زۆر لەو مستەلەحانەی کە من لە کوانتەمە بەکارهاو نەمەزانێ مستەلەحانە ئەڵمانی مستەلەحەکان ئەمانە لە کوێوە هاتوو تماشاکە ئەم مستەلەحانە ئەم چەمکانە کتێبێکەیە ئانتیدورینگ من کوردی لە جوان عرفان هەیە ئانتیدورینگ بەخە فەیلسوفێکی هینە نیمچە مارکسیست کەنا بەڵام سۆسیالیستی ئەڵمانیا هینی ئۆسەندنەیە هینی کتێبەکەی ئانگڵزە کتێبەکەی ئانگڵزە نەختی دورینگی کردووە کە دورینگ هینەکە لەوێ بەشەکە زۆر لەم چەمکانی تایە باسیەکە باسی کوانتەمەکە 30 ساڵ 40 ساڵ پێشەوە کە کوانتەم هێداوە وشەکەی بەکارهێناوە چەمکەکانی بەکارهێناوە و ئێمە زانین لە سەدەی 19هەمە شۆڕشی کۆمەڵایەتیی گەورە لە ئوروپا ڕوویە کە بەرهەمی گەشەسەندنی ئابووری ئوروپایە شۆڕشی کۆمەڵایەتی ڕوویداوە لەو وێنە یعنی ئەو شۆڕشە هەم شۆڕشی فەڕەنسا لەو کاتا ڕوویدا هەم هەنێ شۆڕشی تریشە بوون روسیادا شۆڕشە گەورەکەی نا شۆڕشی کچوو کچوو ڕوویدا بەس لە فەڕەنسا نمونەی زەقی فەڕەنسا کە شۆڕشی کۆمەڵایەتی لەوێ ڕوویدا شۆڕشی سیاسی کۆمەڵایەتی لە فەڕەنسا ڕوویدا یعنی هەموو ئەمانە کە تماشاکەن پێکەوە هەموو ئەمانە پێکەوە پێشەکەون بەڵام لە دەرەنجامی ئەم شۆڕشانیان لە لایەنی کۆمەڵایەتی لایەنی زانستی پێکەوە ڕوویە بەڵام هەنێ گەڕۆ بۆ دیداکشنەکە هەندێک لە دیداکشنەکان ئەوێ بەهۆی دروستبوونی شۆڕش لە بیرکردنەوە شۆڕش لە عیلمە کە نمونەی لە کوانتەم کە هاتە ئارەوە سەدەی 19هەمە بەهۆی چونکە هەندێک دیتار هەرێ وردەکاری هەبوو کە تیۆری نیوتۆنیانە بەزان لە منتەقەی ئەتۆم و ئەو شوێنانە تیۆریەکەی نیوتۆنیانە بەزان ئەوە بەهۆیەوە کە تیۆریەتە هاتانەوە کە تیۆری کوانتەم بۆمبی ئاتۆمی نەکەوتەوە ئەم کۆمپیوتەرە بەبێت تیۆری کوانتەم ناهاتە ئارەوە طبعا کۆمپیوتەر ژیانی میگۆڕی بەڕاستیە ئەوەی کە ژیانی ئێمەی گۆڕی ژیانی کردو بە گوندێک کۆمپیوتەرە کە طبعا دەرکەوتێنشی بە شێوەی مۆبایل و ئەم جۆرە شتانە ئەبین لەیزەرە طبعا بۆکو هینی وزەی شکابینی بۆمبی ئەتۆمە هەیە هەیە هەموو ئەمانە ئەنجامی کۆمەڵی ئینداکشنە کە کەسانێک دیداکشنیان لەکە تیۆریکی نوێنێرا ئێرارەوە بۆ تیۆریە پێشبینی تری پێکرا بەڵام کێش ئێسەکانی ئێمە ئێستا ئێمە چ سەردەمێت ئەم کێشەکە بۆچی شۆڕشی زانستی ڕووی نەدا ئایا دیتاڵ نییە با لە هیچ سەردەمێکە بەقەدەر ئەم سەردەمە وردەکاریمان نەبوو هەنێ ئەکرێ بڵێ سەردەمەکە سەردەمی بە تەواوەتی ئینداکشنە لە هەموو بوارێکی معرفی بەشەری بەردەوام پێوان ئەنجامەدرێت بەردەوام وردەکاری دەرەهێنرێت بەردەوام شتێکی بەڵام هیچ شۆڕشی زانستی ڕوونادا هێشتا تیۆریەکانمان پشتە بە سندوانی کۆتایی سەدەی 19هەم و سەرەتای سەدەی 20م ناڵێن تیۆریەکان پێشنەکە تیۆری نوێ نادەتایەوە تیۆری گۆڕانکاریی گەورە ڕووی نەداوە ئێستێشە ئەینشتاین داروین ئەوە تا فرۆید
ئەوە تا ئەنالیزیە ئەوانەی هایزن ئێستاکان هەر فیگەری سەرەکی زانستن بەڵام تۆ لە زانەکانی سەدەکانی ناوەڕاست بەهۆی ئەو شۆڕشەی کە دواخێڕوویدا ئەوانە زۆر لەبیر نەماوە هەنێک گالیلۆ نیوتۆنی لەبیر ماوە سەدانن بەڵام مهم نەماوە مهم ئێستا ئەمانی کە ئێستا بەڵام بۆ شۆڕشی زانستی ڕوو نادا یەکێک ئەوەیە کە داتاکان یەکجار زۆر بە کەس حەزم ناکە بە کەس هین ناکرێ یعنی بڵێن ئەم دیتارەوە موردەکانیانە ئەو لە زۆر بوون کە بە کەس کۆ ناکرێتەوە کە هەڵنجانێکی لێ بکە و دیداکشنێکی لێ بکە و یەکێکی تریش هەر خودی هینش کەم بووە یعنی ئەو مفەکرە گەورەکانیش کەم بووە مفەکرانە مفەکر نییە بەس مفەکری گەورە کە توانای دینی هەبێ بەسەر هەموو نەتەنها بوارەکەی خۆی بەسەر بوارەکانی تریشە ژمارەیان زۆر زۆر کەمە ئێستا هەرچە بیر لە بیریانەکەیتەوە هەمووی بردوون وەرە سارترە نایچیە هاکینگەوە خێدانێ ڕاستەڵا های دیگە یەکدانەتی تازە کی هەیە ناڵێ نیم بەڵام بناناسەلانیکە نیم یعنی ڕوخسار نییە کە قسەی کرد وەگەری نییە و کەسە زۆری زانابیان کە قسەی کرد خەڵک قسەکەی قبولکە کە قسەکەی قبول کرد ئەمجار بە پێی ئەو قسەی ئەو چی بکەن ینی بڵێن پەرەی پێبن بەس کەس قسەی کەس قبول ناکە هەمووی هەستەکە هاوتای هاوشانی ئەوی ترا ینی ئەمە شۆکارێکی ترە کە ئێمە ینی شۆڕشی زانستی نایە لە هەنێ شتیشە هەرشتی تریش لێرا هەیە باسی بوارەکانی معرفی بەشەریم کرد باسی هونەرم کرد باسی فەلسەفەم کرد باسی ئاینم کرد لە زانستا ئێمە سێ ئینی سەرەکیمان هەیە سێ برەنجی سەرەکیمان هەیە وەکوی نەک وەکو بورتەکانی وەکو برەنجی سەرەکی یەکێ ئەو زانستی کە بەرەو سەرچاوەی ژیانەمان بە بایۆلۆژیە یەکی ئەو برانچەی کە بەرەو سەرچاوەی گردوونەمان بە کە فیزیایە و یەکی ئەو برانچەی کە بەرەو سەرچاوەی ئاگامەندیەمان بە ئێمە بۆ پرسیارەکەین تیۆری زۆرمان بۆ سەرچاوەی ژیانەکە هەیە لانیکەم ئەزانین ئەبێ چۆن بۆش بۆ سەرچاوەی گردوونەکە ئیشی زۆر کراوە پێشکەوتنی زۆر بەدەستاتوە بەڵام بۆ سەرچاوەی ئاگامەندیەکە هەر ئەوەی کە لە کۆنا پیانەوە ڕۆح جوهرێکی یۆنانی کۆنا هەرەتە ناو ئاینی مەسیحیەتەوە لەوە گوازراوەتەوە بۆ ئاینی ئیسلامی جوهرێکی کۆری ئاینی یۆنانی کۆنا بۆ جیاوازیکردن لەگەڵ بوونەوەری زیندوو نازیندوو بوونەوەی زیندوو ئەو بوونەوەریە کە ڕۆحێ بوونەوەری نازیندوو بوونەوەری کە ڕۆحێ طبعا لە داروین ئەمەی وەلانە یعنی لەسەر دەمی داروینە ئیتر سەرکردن لەسەر جیاوازیکردن بۆ شێواز ئەوە سەرەتا وشی سیرۆسەوەریەتی لێ بەکارهێنا بۆ ڕۆح بەڵام لەسەر لە کۆتایی قسەیەک نییە لەسەرەوە کە جیاوازیەکی گرنگ کە بێت لە نێوان بوونەوەرێکی زیندوو نازیندویان لە نێوان مرۆڤ و بوونەوەرەکانی تر ئەم قسانە لە زانستی ئەمڕۆ لە بایۆلۆجیەوە قسەی ینی هین نییە بابەت نین بارحاڵ ئەمەیە بەڵام مۆزوعی ئاگامەندی مرۆڤ کە ئێستا پێڵێن ئاگامەندی ئێستا ئەو شتە مرۆڤ لەوەکانی بوونەوەرەکانی تر جیاوازکردن پێڵێن ئاگامەندی ئایا ئاژەڵەکانی تریشیانە بیرکردنەوە ئایا خۆی چییە خۆی چییە لەکوێ مێشایە ئەمە لەسەر ئەمە ئیش زۆر ئەکری هەنێک کەس ئەسڵ ئەمە کۆنشەسنس خورافەیە ئاگامەندی مرۆڤ خورافەیە ئەوەی هەمانە سیستمێکی هەستە دەمانە مێشکە و ئەبی بیناسی وەکو چۆن ڕوحەکە خورافە بوو شتێکی بنای کۆنشەسنسیش خورافەیە بەڵام هەر لەخۆ کەس ئەمە قبوڵ نییە کە کۆنشەسنس خورافە بێت بەڵام دیتایلەکە وردەکاریەکان کەمن لەسەر گردون وردەکاری زۆرت هەیە هینی یەکجار زۆرت هەیە بەڵام لەسەر بایۆلۆژی زۆر هەیە بەڵام لەسەر سیستمی هەستێت هەر لەسەر مێش خۆی کەم هەیە لەسەر مێش خۆی وردەکاری زۆر کەمە
چونکە ئاسایی ناتوانین مێشکی مرۆڤ بکەیتەوە لەگەڵ کاتێکە بردبێ پێشتر هەنێک کار کراوە لە پەنجاکان و لە شۆستەکانە بەتایبەتەوە کاتێکە بۆ هەنە عەمەلیات مێشکی مرۆڤ نەکردەوە ئەیان بینی ئەکرا هەنێک کار بکرێ بەس ئێستاکانێ تەقریبەن ئەو کارانە ناکرێ چونکە بەشی زۆر یعنی بڵێن ئەو شتانی کە لەسەر مێشکەکرێ یعنی پێویست ناکات و کەلەی سەر بکەیتەوە ئەوەیە کە دیتار و وردەکاریش لەسەر ئاوا چونکە باسی مرۆڤی زیندووەکەین کە باسی کۆشتەستەکەی باسی مرۆڤی زیندووەکەین یعنی هەر چیە هینیشمانەیە لەسەر کۆشتەست کە پەیوەندی بە مێشکەوە چۆندی پەیوەندی بە مێشکەوە هینی پەنجاکان و شەستەکانە هینی ئەو وەختەیە ئێستا شتێکی ئۆتۆمانیە چونکە ئەمە ئەو هینا ئەو بڵێن ئەخلاقەی کە ئەخلاقە پزیشکیەکە ڕێگریەکانەوە کە تۆ بە ئاسانی بتوانین لەسەر مێشکی مرۆڤی زیندوو ئیش بکەین دەری بێنی کە ئەو ئاگامانەکە چۆنێتی ئیشکردنی مێشک بە چ شێوازەکان لەو وەرە یەک شتی تر نازانم مابووم یان نا ئەوە کە ئەومان وت کە وتمان دیداکشن لە کۆتای تۆ لە کۆمەڵی ئینداکشنەوە کە وەڵی وردەکاریەوە ئەگەی بە دیداکشن ئەگەی بە قیاسی تیۆریە دێنتەئاراوە بۆ نمونەی ئێمە باسی تیۆریەکەی داوی بکەین هەموو بە پشتبەستنەوە بە بەردبووەکان و بە جیاوازی نێوان مرۆڤین بوونەوەرەکان باڵندەکان و ئەمانە و گەی بەو ئەنجامەکە شتێ بەناوی نەچڕال سلەکشن هەیە یعنی جیاوازینەوەگەی داوینەوە نەچڕال سلەکشن ئەم نەچڕال سلەکشنەیە کە ئەوە بەهۆی ئەوە کە جۆرە جۆری لەناو بوونەوەرەکانە دروست بەڵام ئایا لەو بەڵگانە لەو ئێڤیدەنسانە تەنها ئەم تیۆریە هەڵەسەن ئەم نەچڕال سلەکشنە دێتە دەرەوە نا زۆر شتێکی دێتە دەرەوە نمونەی تۆفانەکانی نوح کە وتارێکی پێشتر لەسەری نووسیوە ئارتیکڵێک لەسەری نووسیوە تۆفانی نوح هینە ڕاستە هینی طبعا هەموو قەوم و تیرۆتایەکەکانم شتێکیان لەو شێوازانە لە ئوسترالیاوە هەیەنە هەتا ئەگاتە خێڵەکانی ئەمریکای جنوبی ئەمانە هەموویان شتێک بەناوی تۆفانی نوح هەیە شتێک تۆفانێکە بوو لە هەموویان تۆفانێکە تۆفانێکە بۆ کە دنیای کاول کردووە لەسەر تۆ بچی بۆ ئەم پشتەوە بچی بۆ مێرگەپان ئەمانە هەنە فەسەوە بینی لەوانەیە ئەوفرێن ئەگەر بڵێن هینبی لە پڕخەبەری بێتەوە لە دنیاەوە دێنە لێرە تۆفانێکە بوو لەو فۆسیلانەوە تێۆریەکی علمی دێتە دەرەوە کە تۆفانی نوح لە ئاینەوە تۆفانی نوح کابێ سەردەبێت تۆفانێک هەبوو بێ هەموو بوونەوەرانەی قڕ کرد بێ چونکە شوێنی ئاوەکەش دیارە بەردەکان بنی دەریا بووە یعنی ئەکرێت لەوەیشەوە یعنی جاتی تۆ بڵێ ئەمە لەو فۆسیلانەوە نەچڕال سلەکشن نەتوانین بێنێتە دەرەوە ولا هەمان تاش ئەتوانین تۆفانی نوحش هەڵبێنێ بەڵام کامیان بەکارهێنی تەبعاً ئەوەیان بەکارهێنی کە زۆرترینی بەڵگەکان لەخۆگرێ و هەستەکەی عاقڵانە جرا هەستەکەی بەڵگەدارترا و توانای پێشبینیکردنی پێ هەیە زۆر سپاس دەکەم مەمنونم مێشکم بردن بەس سەپاس بە دکتۆر جیان زۆر سپاس دەکەم مەمنونی ئەزەکەی برێکێکی دەدەخە چارەکی